بەرزبوونەوەی دەنجی ئەڵڵاهو ئەکبەر لە منارەی مزگەوتەکان و گەرم و گڕی و زیندووکردنەوەی سونەتی نوێژی جەژن و تەوقە و دەست لە ملانێ و گەردەن ئازادی هاوڵاتیان لە یەکتری بووە دەستپێکی یەکەم ڕۆژی جەژنی قوربان و مامۆستایەکی ئاینیش داوا دەکات دروشمەکانی ئیسلام بەرز ڕابژیرێن. داوا لە هەموو مسلمانانیش دەکەین کە ئەم دروشمە ئەم شەعیرێ بەگەورە بە بەرز ڕابگرن و ئەم نەریتە جوانەی کە پێشتر هەمان بووە نەهێرین بەڕاستی لە دەستمان بڕوە لەگەڵەوەی کە کاری زۆر بۆ دەکرێت لە شەئن و کاروباری جەژن و شەعیرە و دروشمەکانی ئیسلام کەم بکرێتەوە شتیکەی لە جێگادا بندرێ بەڵام ئێمە داوا دەکەین کە زۆر گرنگی بە جەژنەکانی مسلمانان جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بدرێ. مسلمانان پەیامی جەژن ئاڕاستەی یەکتری دەکەن و ئەم جەژنە بە هەل و دەرفەت دەزانن بۆ سەردانیکردنی یەکتر و بڵاوکردنەوەی ئاشتەوایی لە نێوانیاندا. نوێژین کرد جێژنانەمان کرد لە مزگەوتێ چاک و چۆنێکی تەواومان کرد و لە قەدیمەوە هەراوڕۆ نەبووە ئێجا لێرەش دەستمان بە جیرانان کردێت دەچینە مارە جیرانی و جێژنانی جیرانە دەکەین ئەڕستەی بە هەموو بسوورمانی دنیایەکەم جیهان هەموو جیهان ئەوەی لە حرەفەیە لە مەدینێ جیهان هەموو یەکگرتەوە ئەو برادەرانی چی حەجێ دۆست و ناسمان زۆر لێ دەیە. سیبیانە چون نوێژی سیبیانێمان کرد هاتینەوە دوای چون نوێژی جەژنەمان کرد نوێژی جەژنەمان کرد هاتینەوە تێژمان خوار ئەو جاریش دەچینە مارە جیران و خزم و دۆست و برادەر و سەردانیان دەکەین و تۆقەی دەکەین و چاک و چۆنی دەکەین و جێژنەش هەربیەت باو باپی ئۆتێ دنیا دادرای جێژن هەبیە. ئێستا حالەمەتان نوڕانە لە خەوی هەرناسی جیازەکەی ئەوەیە سیبیان ئازوو لە خەوی هەردەستان. محەممەد موسا ساڵانە لە جەژنی قوربان سونەتی قوربانی ئەنجام دەدات و هیوای سەرکەوتنیش بۆ مسلمانانی غەزە دەخوازێت. جێژنە پیرۆزە لە هەگەش مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان و بە تایبەتتر مسلمانانی غەزە پیرۆزبایی لە هەمووان دەکەین وەکو نەریتی ساڵانە لە جێژنی قورباندا ئەلحەمدولە قوربانی دەکەین و دەستوقامی قوربانیشمان هەیە دا لەبەر هەندێک کەمتر دەتوانین سەردان وشتی بکەین قوربانیکردن و لۆ خزمان و لۆ یان جار بەهەیە لۆ دراوسێوانە دەیکەن بێ بەرامبەر ئەگەر خوای گەورە لێمان قبولکە و نێتەکەمان ئینشاڵڵا ڕەزامەندی خوای گەورەیە. جەژنی قوربان یەکێکە لە دوو جەژنە سەرچیەکەی مسلمانان گەرچی بارودۆخی دارایی هاوڵاتیان سەقامگیر نییە بەڵام هاوڵاتیان سوورن لەسەر بەرزڕاگرتنی دروشم و سونەتی قوربانی. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.